تێکچوون و خراپیە ڕێیا دناوبەرە قەزا شێخان و بەعەدرێ بوویە جهێ دلگرانیە شۆفێر و وڵاتیان. مسافەکە گەلێکی کێمەوە نە ساڵە و 2 ساڵ هەوا تێتە بیرامە ئەوە تقریبا 15 ساڵە 16 ساڵ ئەمن vê منتەقیمە نەدیدی ئەف جادە جارێکی دروست بی هەر هەموو کۆرن و تەسانە و ئەوە چەند جار هەمە سیارە لێک دەن و قۆدیگەتوان پێککەون وەم داخوازی دکەین ئەم داخوازیش چەند مەسوولەکات بکەین چەند ئەوات بکەین وەکی vê خەلکی خڕێ vê ڕێژی بوومە. وڵاتی دبێژن ئەفرێکە بڕێکا مرنێ لە دەفمە دەهێتە نافکردن چونکی چەندین بویەرێن هاتن و چوونێ لێ vێڕێکێ دروست بووینە. أنا هاد السيارة اللي كانوا بالي شيء ما سيارة بسكني حتى هذه تعبري وتسنة وأمات الأون ليدني رهم شافي أخذ بيني. لێ دۆر vێگرفتا شۆفێر و وڵاتیان مە بزاف کرد داخویانیا قایمەقامێ قەزا شێخان وەرگرین لێ بحێجەتا نەبوونا دەمی ئامادە نەبوو لێ دۆر vێگرفتێ چ داخویانیان بدەت. نەمای ئەو ڕێگەی نەمای هەموو سیارە تەفلیش بوو ساکە هەموو کوتەوە ڕێ و نەخۆشە و قەلە باڵق مستەمرە لەسەر ئەم خۆبێکە دەعم چادێ بۆ چەند کەس لێ بمریت چەند کەسەوە کلیێ من جەماعەتی منتەقە بە خوددا لێ بمریت لەو منتەقانە. درێژاهیا vێڕێکێ نێزیکی 8 کیلۆمەترن و لە ساڵا 2003 هاتیە دروستکردن و دنهادا ئەف ڕێکە بتمامی ji کارکەتیە و داخواستێکردن کوڕێک بهێتە سەخبێریکردن ji بۆی ku ژیانا wan ji ڕوودانên hatn û çûnê qortar bibin. Tayyip Goran NRT Şêxan